پشکەکان بەم جۆرە کاردانەوەیان کردە سەر و ئێستا ئەچمە لای میوانەکەم تا بزانین ئەم کاردانەوەیە چاوەڕوان کراو بوو یاخود لە قەبارەی ئەو بڕیارە بوو کە بانکەکە دەی کاک ئەحمەد چاوەڕێتانە کرد کە ئەم بڕیارەکە درا لەلایەن بانکەوە ئەم کاردانانەوەی لێ بکەوێتەوە؟ بەخۆی ڕاشەکان هەر لە سەرەتای ساڵەوە چاوەڕێی 4 داوەزینمانە کرد ڕێژی بانکی پلانەکەەوە بوو 4 بوو بەڵام بەس بوو بە 3 دابەزینەکانی چاوەڕوان کرا بوو کە ڕێژی بانکی دابەزین لەلایەن بانکی مەرکەزیوانێ بەڵام ئەو کاریگەریانەی کە لەسەر پێنوێنەکانن بە تایبەتی ئێستا لەم کاتای لە کۆتایی ساڵە ڕاستە کاریگەری هەیە داوەزینی ڕێژی بانکی بەڵام کاریگەری گەورەتر هەیە کە ئەویش کۆمپانیەکانن ئەو کۆمپانیانی کە لە کۆتایی ساڵە تەوزیعی ئەرباحەکرێ قازانجەکان داباشەکرێ بە تایبەتی کۆمپانیای تەکنەلۆژیەکان ئێعاەکان کاریگەری زۆریان هەیە لەسەر پێنوێنەکان بە تایبەتی ئێستا لەم کاتەیە و زۆرێکیانەوە نزیکە بینەوەی لە کۆتایی ساڵە کە تەسوی ئەرباحەکرێ ئەوە زیاتر کاریگەری لەسەر نرخیانەکە بەرزبوون و دابەزین بەڵام دابەزینی ڕێژی سویبانکی ئەوە پێشببینی کرا بوو ینی هەمووی چاوەڕێەوەیە کرد دابەزین بکە ئامادەکاری کرا بوو بۆ دابەزینە هەتا ئامادەکاری کرا بۆ دابەزینی کاردانەوەکە لەوە زیاتر بوو کە پێویست بوو یان کاردانەوەکە زۆر ئاسایی بوو تەبیعی بوو هەر با چاوەڕێ کەمتر بوو لەوەی کە چاوەڕێکراوە نیە نە هەر ئەوەندەی لە چاوەڕێیەکە کاردانەوە چونکە ئەو دابەزینەکەی وە لە قسەکردنەکە چاوەڕێکرا کەمێک لاوازتر دەربکەوێت پاوڵ بەڵام بەس چی و لە قسەکانی وەرگر ئاماژەی قسەکانی جیرۆم پاوڵ کە گوێت لێگەر چیت بۆ دەرکەوتەوە بەهێزتر دەرکەوت بەڵام بەس ئەو قسانی کە کردی ئەو جوڵانەی و قسانی کە کردی سەبارەت بەداهات و گرنگترە ئێستا ئەوی کە ڕابردوو ڕیا بوو کە باسیە کرد زۆ کاریگەری نابێت لە سەبازار ئەوی کە لە داهاتوە لە 2026 چاوەڕێی لێکن یەکێک لەوانە کە سەبارەت بە ساڵی داهاتوو کە ئەو داتانی کە لە ئابووری ئەمریکا هەیە بەرەو باشتر ئەڕوات بەپی داتاکان بەرەو باشتر ئەڕوات بەڵام لە ئەرزی واقع لە واقعی حالەکەی وانیە لە ئەمریکای ینی گۆڕانکاریە تەناقوزە بوو لە ماوەی چەند کۆنفرانسی ڕابردووە کێشاری چی بوو ئەو تەناقوسی کە لە ڕابردووە دروست بوو ئەو دانیشتوانی ئەمریکا ئەو کێشانەی کە ئێستا هەیە لە ڕووی ئابووریەوە کە ئیبینن لەگە داتاکانە جیاوازی هەیە بۆیە زۆرێک بۆ بەرهێنەرەکان بازرگانە گەورەکان ئەمە کە ئەبینن بۆیە ئەو گرژاڵۆزیە بینن لە بازارە ینی ئەو حتا بە تایبەتی یەکێک لەو داتانی کە لەم ساڵا بینیمان ڕێژەی متمانی بەکاربەر لە ئەمریکا کە زۆر دابەزی یەکێک بوو لەو داتانی کە کاریگەری گەوری هەبوو لەسەر بازرگانی لە ئەمریکا و ئابووری ئەمریکا بێزیەوە سێکتەری دامەزران لە ئەمریکا ڕێژەی هەڵاوسان باسکرا ئەمانە و ئەم ڕۆژەواڵی ڕێژەی سکاڵای بێکاریمان هەیە کە بە هەمان شێوە سێکتەری دامەزرانن لە حاڵەتێکی زۆر باشان نییە ئەمریکا باشە کاک ئەحمەد ئەمە جێی سەرنج نییە لەگەڵ ئەم دۆخەی کە هەیە و ئەو داتایانەی ئەمریکا کە نادڵنیایی داوە بەڵام لە هەمان کادا پێنوێنی دۆلار هەر بە بەرزی ماوەتەوە هێشتا نزیکەی خاڵە پێنوێنی دۆلار بەرامبەر بە دراوەکانی تر لەم ساڵە ئاڕاستی دابەزین بوو ئەو داتایانش کە بڵاوە بێتەوانە ئەکیید کاریگەریە بێت لەسەر خواستی دۆلار چونکە دۆلاریش لە ئاستێکە ینی خواست لە لای بازرگانەکان دروستەکە کە بیکردن لە ئاستێکی باشە بیکردن بۆی بتوان قازانجی لێ بکەن لە ساڵی داهاتووە پێشبینیەوەی لێکن لە ساڵی داهاتووە زیاتر ڕوو لە بەرزبوون کا دۆلار و ئەو تانەشی لە کۆنفرانسەکە کە باسی کرد سەبارەت بە دۆلار پێشبینی لێکرێ پێشبینیەکانی بەرزبوون و باشتربوونی دۆلارە بۆ ساڵی داهاتوو یەکێک لەوانە کە ڕێژەی سویبانکی لە ساڵی داهاتووە بۆ هەیە یەک جار دابەزین بکات ینی ئەم دابەزینە بەردەوامیە لەسەر یەک نامێنێت لە ساڵی داهاتوە ئەمە ئاماژە بەچێ ئاماژە بۆیە کە دۆخی ئابووری ئەمریکا ڕوو لە باشبوونەکە ئەمە کاریگەری لە چی کرد ئەم داوازینە بەرزی پێنوێنی دۆلار نیشانەوە نییە کە نرخی زێر دابەزە لە بەرامبەر ئێمە دوو حاڵەتمانەیە لە زێر تایبەت بە زێر ئاڕاستەمان هەیە بێکەوەی دۆلار و ئاڵتون بێکەوەی ئاڕاستەشمان هەیە دژی یەکترین دۆلار بەرزە بێتوانێ ئاڵتون دابەزێت هۆکارەکەی چییە کاتێکە دژیە بێت کاتێکە دژی دۆلار گرانە بێت لە دۆخێکی ئاساییە دۆلار گرانە تۆ دۆلارێکی گرانتر دەسەکەی بۆی ئاڵتونی پێ بکڕی خواست لەسەر ئاڵتون کەمە بێتەوەنە تۆ بە دۆلار ئاڵتونەکە باشە لە چه حاڵەتێکا وەکو یەکە ڕۆن لە گرژی و ئاڵۆزیەکانە بۆ نمونە کە شەڕ دروستە بێ کە گرژی و ئاڵۆزی جیۆپۆلیتیکەکان دروستە بێ ئەو کاتە دۆلار وەکو دراوێکی دراوێک کە بتوانێت پارێزگاری لە سەرمایەکی بکە ئەیکڕ ئاڵتون بە هەمان شێوی یەنی یابانی بە هەمان شێوە کاک ئەحمەد ئەوەی بینین گرژی و ئاڵۆزیەکە هەبێت لە جیهانە ئەوەی ئەمریکا و ڤەنزوێلایە
ینی بە شێوەیەکی زۆر گشتی و فراوان نییە ئالۆزەکانەوە هەمووشی خەریکە بەرەو ڕێکەوتن و ئاشتیە ئەوە رووسیا و ئۆکرانیایەوە ئیسرائیل و حەماسە ئەمانە هەمویان بەیەکەوە خەریکە کەونە ڕێکەوتن گرژێکی زۆر نییە کەواتە داهاتووی زێر لەم دۆخەیە چییە بێت؟ بۆ ساڵی داهاتوو 4 هۆکارمان هەیە کە زێر یعنی بەرەو شێڕ ڕاستی بەرزبوونە بە یاخود دەبزین لەم ساڵە ئێمە 50 جار زێر ڕاستی ینی لوتکەی تازەی تۆمار کردو ئەمە بۆ یەکەم جاریت لە مێژوە کە بتوانێت بەو ڕێژەیە لە ساڵێکە 50 جار لەسەر یەک بتوانێت بۆ ئەم ساڵ 4 هۆکارمان هەیە 4 هۆکارمان هەیە کە کاریگەریە بێ بە تایبەتی لەسەر کانزاگان یەکێک لەوانە ئەگەر ئەو گرژوالۆزیانی کێستا باسمان کرد دۆخەکە بەرەبەرە باشترە ڕۆ ئەگەر ئەوها بڕوا دۆخەکان بمێنێتەوەنێ بەم شێوازە ئەوە چاوەڕێ بەرزبوونی لێ ناکەین لە زێڕە ڕێژەی سوی بانکی ئەگەر تەنها یەک جار بێت لە دابەزین مەسەن بۆ نەوتری یەک جارم قسەیەکە کردی ئەگەر هەر ئەگەر هەر بەم شێوازە بێ ئەو کاتە بەرزبوونی بەهێز نابینین لە ئاڵتونە بۆ نمونە ئەم گرژوالۆزیە خیر کە باس کرا لە نێوان ئەوروپا و رووسیا لە نێوان هەنە وڵاتە ڤێنزوێلا ئەمریکا ئەگەر ئەمە بەردەوام بێ گەورەتر بێت پێشبینی بەرزبوونی زیاتری لێکن بەڵام لە ڕووی تەکنیکیەوانێ لە ڕووی شیکاری تەکنیکی چارتەوانە چاڕێ لێکن ساڵی داهاتووش بەرزبوون بێ و پێشبینی بانکە مەرکەزیەکانیش لە ساڵی ململانەی نێوان ڤەنزوێلا و ئەمریکا تا چەند کاریگەریە بێ لە سەرزێر چونکە زۆربەی پسپۆران و شرۆڤەکارانیش پێیان وایە کە کاریگەریەکە زیاتر لەسەر بازاڕی وزەیە و کاریگەریەکەی بۆ بازاری وزە بەهێزترە بێ وەک لە زێر زێر لە زۆربەی گرژ و ئاڵۆزیەکانە لە بەتایبەتی لە هەر شوێنێکی گیانە کە دروست بێ زێر خواستی لەسەر دروستە بێت کاتێکە خواست دروستە بێت نرخی بەرزە بێتەوەێ ینی هەر گرژ و ئاڵۆزیە کە دروست بێت یعنی چاوەڕێەوەی لێکرێ نرخی زێر بەرز بێتەوەە بەڵام ئەم ساڵ بە تایبەتی ناتوانین بڵین بەس تەنها گرژ و ئاڵۆزیەکانی نێوان وڵاتەکان بۆیە زێر بەرز بێتەوە هۆکاری ترمان هەبوو هۆکاری مەسەلەن بۆ نمونە ترامپ ئێستا ئەم ساڵ کاتێک هاتە سەر حکوم جاران ئێمە زیاتر احتیمالمان لەسەر داتاکان بوو هەموو داتاکان کاریگەری هەبوو لەسەر ئابوووریە بەرزبوون ئێستا هەر ڕۆژێکە هەڵەسێ لێ دوانەکەیە کۆنفرانسەکەیە لێ دوانەکەی ئەو کاریگەری زیاتر لەسەر داتا ئابوووریەکان کە بڵاو بێتوانێت ئەبێ ساڵی داهاتووش هەر ترامپە هەر لێ دوانەکەیە کاریگەری بەهێزیە بێ لەسەر بازار ئێستاش لە دوای ئەم کۆنفرانسانە چاوەڕێکم بزانین ترامپم بڕۆچی ململانی نێوان جیرۆم پاول و ترامپ چی لێت ئەگاتە کوێ پێ دوایە پێش ئەو وادەی کە بۆی دانراوە کە مانگی پێنج تاو دەست لە کار بکێشە و ویلایەتەکەی کۆتایی پێبێت تا ئەو کاتە بگاتە کوێ پەیوەندەکەیان زۆر خراپە تاکو ێستاش بەردەوامە هیچ پێشبینیش ناکرێت کە پەیوەندەکەیان باش بمێنێتەوەێت وەکو پێشبینی تر لە داهاتووە گۆڕانکاری لە نێوان پەیوەندەکەوتن بێت بۆ چوونێک هەیەڵێ ئەمە وەکو سینناریوەیە کە دروستکراوە بۆی کە بۆ خەڵاتاندنی بازارەکانە تۆ لەگەڵەوەی نا لەگەڵێنم چونکە ئەو سیاسەتی ئەو تێڕوانینەی ترامپ لەگەڵ پاوڵە بۆ ئابووری زۆر جیاوازە دژی یەکتری یعنی شەڕەکان ڕاستیە شەڕەکان ڕاستیە دژی یەکتریە چونکە پاوڵ باوەڕی بە توانین بڵین کابرایەکە وەکو بڵێ وەکو بازرگانێک وەسفیکەین یەکێکە لەوانەیە کە حەزی نەزۆر بە مەترسیە نەزۆر حەزی بە تەبێت لە مامناوەدا باڵە ڕێسک ناکە بەڵام بەس ترامپ باکسەوەن ترامپ یەکێک لەو بازرگانانەی کە دایم حەزی بەوەیە کە لە ڕیسکا بێت زیاتر حەزی بە بابەتانەی بۆ جیاوازیانێت تێڕوانیان وە شێوازی ئەو تیۆری کە باوەڕی بێ هەیە ترامپ بەرامبەر بە ئابووری ئەمریکا زۆر جیاوازترە بەرامبەر بە پاوڵ و لە ساڵی داهاتووش ئەو هۆکارانە کاریگەریانە بێ لەسەر دۆخەکانی بازار چاوەڕێکین جارێککە نرخی زێر بە هەمان شێوە ئەو خاڵانە تۆمار بکاتەوە کەوتر لە ساڵی ڕابردووە 50 جار بەرزبوونەوەی بەخۆی بەرزبوونی زێر ئێستا زۆربەی ئەو کۆمپانیانی کە پشکەکانی مەسان پشکی کۆمپانیەکان کە ئاستی زۆر بەرزیان بینیۆ نازداک داو جۆنسیان بەستەنها زێر نەبوو لەم ساڵەکە ئاسی بەرزی تۆمار کردو و بەرزبوون بۆ لە بازاری کریپتۆیە قازانجی باشیەوە لە بازاری کانزاکانە هەتا زی و هەتا بابەتەکانی تریش کانزاکانی تریش قازانجی زۆر باشە و پێنوێنەکان ئەمانەش زۆربیان بەرزیان تۆمار کرد بەڵام بەس ئێستا هاتوون ئەچین بەرەو پشووی سەری ساڵ زۆرێک لە کۆمپانیەکان و زۆرێک لە بازرگانەکان ئیتر خاوە بێتەوەنێ بازار و چاوەڕێی ئەوە کرێکە قازانجەکان وەرگێ پێنوێنەکان پێشبینیەوەکەن ڕیتێستێک بکە دابەزینێک بکە لە نرخی باشترا بکردرێ و بۆ بازرگانانیش ئامۆژگاریمانەوەی کە ئێستا کاتی ئەوە نیە کە تۆ بڕیار بی
ینی ئەبێ پلانەکانت کۆتایی پێات بێت لە سەرای ساڵەت و پلان لە کڕین و لە فرۆشتنیش تۆ بێ ئێستا لە مانجی دوانزینەوە گەشتێتە نیوی مانجی دوانزە ئەوێت تۆ پلانەکانت کۆتایی پێهات بێ یا فرۆشتنە یان چاوەڕوانیکردنە بۆ مانجی یەک چاوەڕێ بکەین عادەتەن تاکو 15 ڕۆژی مانجی یەکەمیش بازرگان و کۆمپانیەکان ئەوانە کە وەبەرهێنانەکەن ئەوەستن لە دوای ئەوە دەستەکەنەوەە بە پلانی ساڵی ئاڕاستی بازاریش زیاتر ڕوونەبێت. بەڕێز ئەحمەد قادر پسپۆر و شارەزای بازاڕدارەکان لەگەڵمان بسپاس بۆەوە خۆشحاڵم بەخێر هات. بەڕێز.